شونا پنج رنج ملتی کرد لی دیار اما به شوازه که آینی دبه اما به شوازه که پراتیکی هنری دبه اما به شوازه که دستت کردنی شونه که برده که وانش داره که دبه اما هر وای به شکفتانه به بو نمونه ل6000 سال پیش استا لشکفت شانی دار شونی جیان انسان هم لی دیار تمام انسان لشونه که نه هاتی و بو شونه که نیز نشونه هر بردوام بلی بسران فاش بلکه نابیان جیال بونه بلان هر بردوام ئەمە لێرەدا تەنها دەمەوێت ئاماژە بە یەک شتکە ئەویش عەقڵیەتی سەرکردایەتی کورد لە باشوور پێی وا بووە هەمیشە ڕاو سرنجی دەوڵەتانی دەرەوە بە ڕوحم و بە بەزەییەوە ڕاکێشی بوو ئەو دۆزەی کورد بۆ نمونە ئەنفال بۆ نمونە چیمیابارانی هەڵەبجە بۆ نمونە کۆڕە و ویستیان یعنی بە هەمان عەقڵیەتەوە کە بوایە ڕەئی و پشتیوانی دەرەوە بۆ لای خۆیان ڕابکێشن لە ڕێگای تەسلیمکردنی شەنگارەوە ئەوە یعنی بەشێکی زۆری کەوتنی شەنگار دەگەڕێتەوە بۆ عەقڵیەتی سەرکردایەتی کورد لە جیاتی ئەوەی پەنا بۆ خۆبەهێزکردن و لە ماوەی 25 ساڵدا بتوانێت سوپایەک دروست بکە کە بتوانی داکۆچی لە کوردستان بکە بە هەمان شێوازی تەقلیدی ویستویەتی بە کۆڕەوەکی جەماعی ڕێی دەوڵەتانی نێودەوڵەتی ڕابکێشێ بۆ ئەوەی هەم هاوکاری و هەم کورد پژگیری بۆ وەربگیرێ یعنی بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ئەوەی و شتێکی تریشمان لەبیر نەچێکە پێویست ناکە ینی با بڵێین ئەو ڕووداوەی کە ڕوویداوە ئیسلامەتی پێتاوانبار بکرێت بە حکمی ئەوەی ئەوڕۆ جوڵانەوەیەکی ئیسلامی شۆڤێنی هەیە دەیەوێت دووبارە کورد لە ڕێی ئەو بیر و باوەڕە کە شۆڤێنیەی ئیسلامیەوە بتوانێت ڕێی کورد یەک نەبی کورد بەلا ڕێدا ببە بە ناوی ئیسلامیەت و ئەوانە زۆر قسەیان کرد و بە تایبەت هەڤاڵ زۆر ورد لەسەر ئەو کۆمەڵ کوژیانە کە بۆچی لەسەر گەلی کورد و لەسەر پێکاتە ڕەسەنەکان و دینە ڕەسەنەکانی کە مێژوویەکی ڕیشەی و قوڵیان لە خاچی کوردستان هەیە دەکرێتە سەرەوە بێگومان داعش پرۆژەیەکی دەوڵەتی داگیرکەری تورک بوو بۆ لیوان و دۆڵی زیلان و چەندین شوێنی کە کوردانی تێدا جینۆساید کراوە و چەندین جار ئێزدیەکان و تەواوی کوردان ئەگەر یەکێتیەکی نەتەوەی کوردان نەبێت خۆ بەڕێوەبەریەکی تەندروست نەبێت ئەگەر وشیاریەکی نەتەوەی کوردی نەبێت من پیرۆزە ئاینی ئیسلام لای من پیرۆزە بە پیرۆز لەبەرەوەی ئاینی کۆمەلگاکەمە لام پیرۆزە بەڵام بەوە پیرۆز نییە بێڕێزی بە ئاینزاکانی کە بکات بە کوردانی یەزیدی بکات بە کوردانی مەسیحی بکات بە کوردانی کاکەیی یارسانی بکات من لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی کوردستان و یەزیدیەکان دادەنوێنم دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێزش.